سەرۆکایەتی کۆمار بێگومان یعنی بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی وەزیران لەبەرەوەی ئەوان دەسەڵاتی تەنفیزین بەڵام سەرۆک کۆمار هەمیشە هەمە بە هەماهەنگی بە هاوکاری لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی ئەوەیەوە لە کۆبوونەوە لە قسەکردن و هەمیشە تقریبا نتوانم بڵێم وەکو یەکێکی لە فەریقەکەی لێ هاتووە ئەو فەریقەی کە لە عێراق بۆ مەسەلەی هەڵبژاردن و ڕعایەتی هەموو ئەو کۆبوونانەوەکە ئەوەی ئاگادار بم و جەنابیشان ئاگادارن کە داوا لە بێجگە لە غرەخراوە دەم دەتکەن مەجلیسی ئەمن کراوە داوا لە مەجلیسی ئەمن کراوە کە مراقبەی انتخابات بکات و ئەوانیش ئەوە بەڕێگەون پێم وایە وردەوردەوە خەریکن ئەو لایەن و ڕێکخرا و ئەوانی کە تایبەتن بە بڵین کۆمەلگەی نێودەوڵەتی وا وردەوردەیەنە عێراق بۆی بتوان بەشێک بن لە پرۆسەکە بەڵام من پێم وایە یعنی چەندێک گرنگە حضوری کۆمەلگەی نێودەوڵەتی یان ڕێکخراوە نێودەوڵەتەکان ئەو نەش گرنگە کە نیەتێک هەبێ یان ئیرادەیەک هەبێ لەلایەن ئەو لایەنانەی کە بەشدارن لە پرۆسەکە کە نیەتی ئەویان نەبێت کە بەلا ڕێدا ببرێت و هەوڵ بدرێت کە انتخاباتەکە بە شێوەیەکی دروست و نەزیه بەڕێوە بچێت.